دەزانن کە سەمای مەولانە هەبوو هاتن وتیان ئێمەش سەیری تەلەڤیزیۆنی دیمان ئەکەین ئێمەش قسە ئەکەین وەرە بزانم تۆ چۆنی؟ باشم باشی؟ تۆ چۆنی؟ باشم باشی؟ ئەوەندە مەکردکەر و مەنازی؟ تۆ چۆنی؟ باشم تۆش باشی؟ باشە بزانم ناوی تۆ چییە؟ هەڤین هەڤین؟ ئەی تۆ؟ دارین دارین؟ ئەی تۆ؟ نیڤین نڤین؟ باشە کامتان گەورەترن؟ دارین؟ پۆلی چەنی؟ دوو ئەی تۆ؟ یەک پۆلی یەکی؟ ماشەڵڵا ئەی تۆ؟ ڕەوزەمە ڕەوزەی ونیا شتێکی خۆشم بۆ ناڵی؟ با دێڵە منداڵە ئازیزەکە ئەوەیە گەڵشەقامەکە تیشکی هاتو چۆ هەیە سێ گڵۆپی پێوێ ئەم تیشکانە سێڕەنگە وا مەزانە بێدەنکە ئەوانە وەک زمانە بۆ ڕۆشتن و وەستانە سەبز پێت دەرێ بڕۆ سەرجیژەیە لە سەخ و سووریژەیە ببەستە چونکە یاسا پێویستە نەخی یاسا بزانە مەڕۆ بە پێچەوانە باشە من لەسەر پرسیارێک لە تۆ بکەم ناوچی بوو؟ نیفین نڤین نڤین خان لە ترافگلای ڕەنگی سوورمانای چییە؟ سوور بوەستن ئافیا چکە ئێستا لە گۆرانیەکە وتە وتم زان بیری تێیان نا دەسەکان خۆش بێ زۆر سپاس ئێوە شتێکی خۆشم بۆ ناگەڕنەوە؟ دەیڵە پاکە خاوێنی ژینگە پاکە خاوێنی ژینگە لە هەمومان گرینگە کارێکە پڕ پیرۆزی هێمایە بۆ دەسۆزی دەبێت هەموو بەژاروی چالاکە دەست بەکاربین هەتا ژینگەمان پاک بێ دیر لە خۆڵ و خاشاک بێ هەر کەسەوە لە ئاستی خۆی بەرپرسێکی باش بێت بۆ لە ژینگی خاوێن و جان لە ساغ دەژین هەمومان زۆر سپاس دەسەکان خۆش بێ وەرە تۆرە لای من بۆیە قسە لەگەڵ منداڵانە ئەەکەم چکە کەناڵی دیمەن کەناڵێکی خێزانیە هەم بۆ بچووک هەم بۆ گەورە هەم بۆ بەتەمان لەگەڵ هەمووی ئەگونجێ تۆ شتێکی خۆش بۆ من نازانی؟ ئەولو نازانی؟ دە باشە وەرن تۆ کە گەورە بۆ حەزەکەی بیبی بچی؟ دکتۆر تۆش دکتۆر دکتۆر تۆش دکتۆر پۆلیس پۆلیس؟ ئەولو حەز لێت و بێ پۆلیس حەز لێ بمانگری؟ باشە دەسەکانتان خۆش بێ من خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە بچکۆلانەینا ئەنجابا من خەڵاتێکتان پێ بدەم بیبنەوە بۆ ماڵێتان باشە؟ تۆ چۆنی؟ باشی؟ باشە هیچ نەبوو ئەوە چیەوەیە؟ ئەوە برای دیدینە ئۆکەی زۆر باشە وەرە لای منەوە تۆ بەرە بە هەندێک قسە لەگەڵ تۆش بکەم ناوی چییە؟ حەمید حەمید کوی؟ باش باشی؟ باش باشە کە تۆ حەزەکەی کە گەورە بی ببی بەچی؟ بە دکتۆر تۆش حەزەکەی بێ بە دکتۆر ماشەڵڵا و هەموو دکتۆرتان هێناوە عایلێ ئینشەڵڵا سەرکەوتوو بن دەسەکانتان خۆش بێ تۆ ناو چی بوو؟ هەڤین هەڤین خان تۆ ئەوە بدەوە بە دایکت یان باوکت بچن لە سکیچەر چاکە سپۆرتێکی زۆر جوان هەیە بۆ خۆیان هەڵی بگرن باشە؟ تۆش نا تۆ مەڕۆ من ئێستا تۆ پێچە حەز لە خواردن بێ ڕۆ بۆ حەز لە خواردن نییە؟ حەزی لە خواردن نەبێ؟ ئەدی بەچێوە خەپە بووی؟ بەداکەم داکشتەوە خەپەیە؟ باشە زۆر باشە داکی توش دایکتان یەکە ئەنگۆ خوشک نینە؟ ئەدی چنە؟ ئەوانە بە منیان گوت خوشکین؟ ناوڵە خوشکی چنە؟ تاوە جەرگەکە دەسەکانتان خۆش بێ زۆر سپاس ئێوە ئەوە بدەنەوە بە دایک و باوکتان باشە لە ئەپی لە زوو بڕی 15,000 دینارتان هەیە ئەتوان خواردن داوا بکەن لێ باشە؟ دەسەکانتان خۆش بێ زۆر سپاس بەخێر بن دەسەکانتان خۆش بێ سەر چاوکە دەستی توش خۆش